تأكد على مشاركة المرأة وضمان ئامارەکانی خۆکوشتن لە شاری كەركووك ڕوو لە زیادبوونەوە بە پێی ئامارێکی کۆمیسیۆنی مافی مرۆڤ عێراق لە كەركووك لە ماوەی 8 مانگی ڕابردوودا لە شارەکە 60 حاڵەتی خۆکوشتن و کوشتنی ژنان تۆمار کراوە. توێژەرانی کۆمەڵایەتی زیادبوونی حاڵەتەکانی خۆکوشتن و کوشتنی ژنان لە شارەکە بۆ خراپی باری ئابووری و تێکچوونی شیرازەی خێزان دەگێڕنەوە. خۆی هۆکارەکانی زۆر گەبگەڕێتەوە بۆ هۆکارەکانی هەیەکی لە هۆکارەکانی ئەوەی مەثەن عادەت تەقالیدی کۆمەڵگەی ئێمە یعنی وا لە کچانەکە مەثەن یاخود لە ژنان توندوتیژی بەرامبەریان بکرێ. توندوتیژی بەڵا یعنی جۆری هەیە و با بڵێن مەثەن توندوتیژی ناو خێزانە هەیە لە دەرەوە هەیە لە مەثەن سەبع جار لە دەواری حکومەکان زۆر زۆرە. ئەگەر چارەسەری ئەوانە بکەی ئەبێ ژنەکان ئێمە خۆمان وەکو با بڵێن تۆژەری کۆمەڵایەتەکان محازڕەمان هەیە بۆ ژنەکان و بۆ کچان لە مەکتەبەکان. کاتی مەکتەب بکرێتەوە عینەن ئەڵێن بۆ محاضەران پێڵین چۆنێتی مەتەن خۆتان پارێزن لە توندیژی مەثەن ناوی ناو با بڵین خێزانە بیان لە دەرەوەی خێزانە بێ. ڕێژەی بەرزبوونەکەش دەگەڕێتەوە بۆ هۆکاری سەرەکی کەمی باری ئابووری خراپی باری ئابووری وەکو ئەبینی ڕێژەیەکی بەرچاو ئاوارەکانی دەوروبەری کەرکووک هاتوونەتە ناو کەرکووکەوە ڕۆبەڕووی ئابوورێکی خراپبوونەتەوە لەبەرەوەی زۆرینیان پیاوەکانی لە ڕێگەدا کوژراوە یاخود بەبێ ئەوان هاتوون بۆ ئێرە ڕێژەیەکی بەرچاویان هەیە کە ناتوانن خێزانەکانیان بەخێبکەن ماڵەکانیان بەخێبکەن لەوانەیە کە ڕۆبەڕووی کێشە ئەبنەیە ڕۆبەڕووی قسەی کۆمەڵگە ئەبنەوە هانا بەرن بۆ بەرخۆکوشتن هەروە خراپی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن پیاوان و ئافرەتانیش هۆکاری سەرەکیە بۆ سەرهەڵدانی کێشە کە لە کۆتاییدا یا خۆکوشتن یا کوشتنی لێکێتەوە. هاوکات مامۆستایەکی ئاینی ڕوونی دەکاتەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا و بە پێی ئایەتەکانی قورئان خوای گەورە خۆکوشتنی حرام و قەدەغە کردووە لەسەر مرۆڤەکان. چالاکوانێکی ژنانیش زیادبوونی ئامارەکانی خۆکوشتن لە كەركووك بۆ ناسەقامگیری دۆخی سیاسی و کۆمەڵایەتی لە شارەکە دەگێڕێتەوە. أولا بو انتحار وقتل نفس إنسان أو معلوم جنابتانا حديثي لسر حديثي قدسي كخواي قول فرميتي بادرني عبدي بنفسه حرمت عليه الجنة يعني أو إنسان خوي كشت خواي قول فرميتي حرمت عليه الجنة بمعنى أو إنسان قناح بارة خواي قول بهشتي لحرام كردو أو كسيك سبب لك كشتني خوي أميك وهادشي ما بستيكش به ولو ما بست كان هموي هيك نية يعني ما بستي باطل يعني هيك بيوندي شنية بمسائل أخلاق ودين شوا بەداخەوە من ڕنگدانەوەی وەزعی کۆمەڵگایە کە ڕۆژ بە ڕۆژ وەزعی ینی ناو کۆمەڵگای شاری کەرکووک بەرەو خراپترە زیاتر وەزعی کۆمەڵایەتی نەتیجەی ئەوەی چییە نەتیجەی تند و تیژی وا تند بووە لە ناو خێزانەکان کە لە ئەویش لەسەر شەقامەوە کە گواستراوەتە ناو خێزان وای لێ هاتووە کە گەیشتۆتە ڕادەی کوشتنیان تند و تیژی دەرونی وای لێ بکە کە خۆی بگژێ و کە ئینتیحار بکە بەداخەوە یعنی لێرە هیوادارم حکوومەت بە زووترین کات ئاوڕێکی لە وەزعی ئەم شارە بداتەوە و هاوڵاتیان گەشتۆتە حاڵەتی ئەوەی کە بە ڕۆژانە ئەکوژرێن و خۆیان نەگژون وەزعی مرۆیی مافی مرۆڤ زۆر خراپە لەم شارە. بەرزبوونەوەی ئامارەکانی خۆکوشتن لە پارێزگاکانی عێراق بوونەتە جێگای مشت و مڕی لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەت و لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی عێراقیش لە هەوڵدان بۆ چارەسەر و بنەبەرکردنی حاڵەتەکانی خۆکوشتن و دۆزینەوەی ڕێگە چارەیەکی گونجاو بۆ وشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگا و دروستکردنی کۆمەڵگایەکی تەندروست و دوور لە توند و تیژی. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.